عراق لتۆپی پێە لە ئۆلمپیادی پاریس یەکەم یاری بردەوە، بەڵام بۆ دووەم یاری لەگەڵ ئەرژەنتینا چەندین هاندەری کورد گەشتی پاریس یاخود گەشتی فەڕەنسایان کردبوو لە یاریەکەی عراق و ئەرژەنتین بەشداریان کردبوو جگەل لەو هاوڵاتیانی کە دانیشتووی فەڕەنساشن. سۆران مەجید یەکێک لە وەرزشکارەکان کە لە هەڵەبجەوە گەشتی کرد بۆ فەڕەنسا و ڤیدیۆیەکی تایبەتیشی بۆ سپۆرت مەگەزین ناردووە. کوردێک دانیشتووی وڵاتی فەڕەنسا لە شاری لیۆن دەژیم لەگەڵم برا کوردانە ئەمڕۆ هاتوون بۆ تەماشاکردنی یاری عێراق و ئەرجەنتین وەکو هاندەرێکی عێراق دیوای بردنەوەی بۆ عێراق دەخوازین دژی کوردستان و عێراق. Les pénaltys sont accordés pour une faute dans la surface de réparation. Lors d'un pénalty, le buteur n'a qu'un tir contre le gardien en face du but. Pour empêcher les buts, les défenseurs. Lors du marquage, le défenseur suit l'attaquant de près pour l'empêcher d'obtenir le ballon. أبوي ما يشوفوا كل شيء صانع عراقي بجداري ما يكون أولمبياد باريس 2024 خوش حاليون إيرج أجواء كيشكار جوازية شوية كيشكار زوري ولاتي عراقية وعملنا كانوا كانوا خوشبختم كتوانين يومين كلش موقفين بين بوشاني كأولمبياد ولاتاني على هي رجل رجال كتانا كان بجداري أولمبياد. Lors d'un pénalty, le buteur n'a qu'un tir contre le gardien en face du but. Pour empêcher les buts, les défenseurs. Lors du marquage, le défenseur suit l'attaquant de près pour l'empêcher d'obtenir le ballon. هەر لەسەر عراق لە ئۆلمپیاتی پاریس دەمێنینەوە پێش دەستپێکردنی کێبڕکێکانی یاریزانێکی عراق بەهۆی بەکارهێنانی مادەی و زەبەخشەوە ڕاگیرە. سەجاد خانم یاریزانی جۆدۆ لە تیمی عراق بووە یەکەم وەرزشەوان کە لە ئۆلمپیادی پاریس بەهۆی بەکارهێنانی مادەی و زەبەخشەوە ڕابگیرێ. ئاژانسی پشکنینی مادەی و زەبەخشی نێودەوڵەتی کە سەر بە ئاژانسی ڕوبەڕووبوونەوەی بەکارهێنانی مادەی و زەبەخشە لە ڕاگەیەنراوێکدا ئەوەی خستووەتە ڕوو کە پشکنینەکانی سەجاد خانم بۆ هەردوو مادەی میتاندیۆن و بۆلدینۆن پۆزتیڤ بووە کە هەردووکیان و زەبەخشن و قەدەغەکراون. لە بەیاننامەکە داواش خراوەتە ڕوو کە ئاژانسی ڕوبەڕووبوونەوەی مادەی و زەبەخشیان لەسەر ئەو بابەتە ئاگادار کردوێتەوە. هەروەها سەجاد خانمی تەمەن 28 ساڵیش ئاگادار کراوەتەوە بە شێوەیەکی کاتی لە چالاکیەکانی ئۆلمپیاد ڕادەگیرێت. بەمەش یاریزانە عراقەکە لە ئۆلمپیادی پاریس ڕێگەی پێ نادرێ نەڕاهێنام کە نەبەشداری هیچ چالاکێکی تر بکە، بەڵام مافی ئەوەی دراوەتێ لە دادگای وەرزشی تانە دژی بڕیارەکە تۆمار بکە. هەروەها مافی ئەوەشی هەیە داوای پشکنینی زیاتر بکات.